ئاپۆڕای جەماوەری و مامۆستا و فەرمانبەرانی ناڕازیە بۆ لای ئەو مامۆستا و فەرمانبەرانەی لە حەوتەمین ڕۆژی مانگرتندان. هەزاران مامۆستا و فەرمانبەر و هاوڵاتی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بۆ پشگیری مامۆستایانی مانگرت و بەڕێ پەیوان چوونە لای چادرگەکە و دروشمی دژی دەسەڵات و پشگیری مامۆستایانیان وتەوە. ئەم ڕێپەیوانەی ئەمڕۆ ئەوە شۆرشەکی مەدەنیە و خەباتەکی مەدەنیە کە مامۆستایان و فەرمانبەران و موچە خۆران هەمووی پێێستاون کاسبکاران هەروەها و بە پێ ئەڕۆین بەرەو ئەوانەی کەمانیان گرتووە لە خواردن ئەبێ ئێمە پاڵپشتی ئەوانش بکەین چکە ئەمانە بوونەتە ڕەمزی خۆپێشاندانەکان بەڕاستی. وێڕای ئەوەی برسێتی و ماندوێتی برستی لێبڕیون لە دۆخێکی خراپی ژیانیدان بەڵام بە پەنجەی سەرکەوتنەوە مامۆسایانی مانگرتن و هاتنە ناو ئاپۆڕای جەماوەر و پێشوازیان لە هاوپیشەکانیان کرد. ئەوان دەڵێن ئەو بۆتە هێز و معنەویات بۆ بەردەوامی مانگرتنیان. بە بینینی ئەو جەماوەرە و ئەو حماسەتێ گەورە ئەو پشگیریە گەورە ئەو فرمێسکی وەفایە بۆ ئێمە بڕوا دەکە وەکو یەکە ڕۆژ وزەی پێبەخشینەوە. ئەمەش ڕشانی ڕێزە بۆ خەڵکە ئەنی سەلماندیان ئێمە ئامادەی گیانفیداین بە خۆڕایی نەبووە و سپاسی ئەو خەڵکە دەکەین شایانیەوەین گیانیان بۆ بەختکەین میلەتێکی زیندووە. مامۆستایەکی مانگرتووە ماوەی 7 ڕۆژە لە منداڵە نەخۆشەکەی دوورە بە فرمێسکەکانی تعبیر لە هەستی دووری و خۆشەویستی باوکایەتی خۆی بۆ جگەرگۆشە خاوەن پێداویستێ تایبەتەکەی دەردەبڕێت ئەوێ ڕایخراپی دۆخی خۆی هەرکە ناوی منداڵەکەی دەهێنیت دەداتە پڕمەیگریان. ئەم جەماوەرە زۆرێکە هاتووە بۆ ئێرە ئەوەی کە هێز و زەمانەیاتێ و طبعا 7 ڕۆژە من لە ماڵەوە دابڕاوە کەسوکاری مانگرتووەکان بەرپرسیارەتی ژیانی مناڵەکانیان دەخەنە ئەستۆی حکوومەت و دەڵێن ئەگەر مناڵەکانیان ڕوبەڕووی هەر دۆخێکی نەخوازرا و ببنەوە ئاراستەی ئەم میکانیزمە لە مانگرتن دەگۆڕێت و ئەگەری دروستبوونی پشێوی هەیە. ڕۆژ بە ڕۆژ وەزیان بەرەو خراپیە ڕوە شەکریان دابەزێ زەختیان دابەزێ کاریگەری لەسەر گورچیلیان دروستە بێ بەڵام ئەم دەسەڵاتە ژیانی تاکەکانی کۆمەڵگای بەلاوە گرنگ نییە هەناسەی یەک بەیەکیان لە ئەستۆی دەسەڵاتە لە ئەستۆی حکوومەتە و ئەگەر یەکێکیان شتێکی لێبێ پەڵەیەکی ڕەشە بێ بە ناوچاوی ئەم دەسەڵاتەوە. مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران لە پێناو موچەکانیان پێدەنێتە ڕۆژی حەوتەم لە وەڵامی داواکاریەکانیشیاندا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان شەوی ڕابردوو لە بەردەم میدیاکاندا تۆمەتباری کردن بەوەی نمایش دەکەن و خۆپشاندانەکان دەستی لە پشتە. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.